لهوليري دما سبكرنا باني آواهية كده دارين دبن وان کارکران داد که و کارکرین کچونه جور سب بکن دار دبن رادبن سر داران دار دکوه جسر جور دکوه خاری 12 کس برین دار دبن کارکرن 11 کس جوان خلقی منه خلقی روجاوی کردستانه نه یکی دنجی خلقی ویداری خلقی باشوره لگوری راپورتا پزشکی هستی پشتا 5 کارکران شکستیه خوین رجیای سرمیجی یکی جوان متعهد پروژه جی دبیجه نجار بیتون جرا دبیجن دبر وی بویره دبر پرسه جبر که وی گوتیه دارن سبه باشن دکارن سبه بکن دوازده کریکارنو لیکیگ لپروژه بازرگانیکانی هەولێر بریندار بوونا. ڕووداوەکە کاتژێر 7:30 بەیانی لە کاتی سەبکردی بنمیتی دوکانەکانی بازاڕی سپی لە هەولێر ڕوویداوە. لە کاتی سەبەکردنێ دارەکە ڕووخا تقریبا 10 عملە بوون نەتا 11 عملەی بەربوونەوە لەگەری بەس ئەلحەمدولیلا زۆر شکر هەمویان سەلامەتی. کرێکارەکان 11یان خەڵکی ڕۆژاوای کوردستان و یەکێکیشیان خەڵکی باشووری کوردستانە. بەپێی راپۆرتی پزیشکی 5 لە کرێکارەکان بڕبڕی پشتیان شکاوە و یەکێکیشان مێشکی تووشی خوێن بەربوون بووە. کەچیان نەزیفی هەبوو خوێن بەربوونی هەبوو لە مێشکی بەس خوێن بەربوونەکەی کەم و جارە پێویستی بە نەشتەرگەری نیە لەژێر چاودێری دەمێنێتەوە پێندیشان شکانیان هەبوو لە بڕبڕی پشتیان پێویستە بە نەشتەرگەری دەبێت و هێشتا لەژێر چاودێری دەبن لە برێنزگ و سینگ و ئەوانش و مێشتیان لەژێر مراقەبە دەبنەوە لەوێژ نەزیف دروست بیتن دەبی پێشتر چگەکان بکەی لێگەڕ ڕۆژی پاشتر بەڵێندەری پرۆژەکە نەتجارەکە بە هۆکاری ڕووخانی بنمیتی بازاڕەکە دەزانێت چونکە پێش کارکردن و سەبکردنی سەقفەکە نەتجارەکە دڵنیایی داوەتە خاوەنی پرۆژەکە کە دارەکان بەرگەی چیمەنتۆکە دەگرن. کرێکارەکان کە لەو کاتەی کاریان کردووە بابرین هەم خاوەن کار پێداویستەکان لەوە دابین نەکردنە چاودێریان نەبووە وە کرێکارەکان بە خۆشیان پێویستە خۆیان بپارێزن لە کاری مەترسیدار بەڕێوەبەرایەتی کار لێژنەکردنی هاو بەشە لەژنەی سەع و سەلامەتی ئەوان زیاتر خەلکی پسپۆر هەیە ناو ئەو لێژنەیە زیاتر بە دوواداچوون دەکەن و بزان هۆکارەکەس. بەپێی ئامارەکانی سەندیکای کرێکاران ساڵی ڕابردوو 7 کرێکار و لە 3 مانگی ئەم ساڵیش 4 کرێکار لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە. فەرهاد وڵەوەری ڕوودا و هەولێر.